وتو فندكاني لقماني حكيم بسم الله الرحمن الرحيم ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله ومن يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. رولكم دزاني خراپترین کەس کێیە؟ ئەو کەسەیە کە بەلایەوە گرنگ نییە خەڵک ناوزڕاو بێ و بە خراپی بزانن. ئاساییە بەلایەوە لە بەرچاوی خەڵکی کاری خراپ ئەنجام بات. کوڕەکەم کاری چاکە بکە و وریای خراپە بە، بە چاکە خراپە ئەکوژێتەوە. ئەگەر ئەو قسەیە ڕاستە ئاگر لای ئاگر بکەرەوە بزانە ئایا دەیکوژێنێتەوە، بەڵام خراپە بە چاکە دەکوژێتەوە، هەروەک چۆن ئاگر بە ئاو دەکوژێتەوە. کوڕەکەم بەکەم ڕازی بە، قەناعەتت بە بەشی خۆت ببێت و چاوت لە ماڵی خەڵکی نەبێت چونکە ئازارت ئەدات. کوڕەکەم زمان کلیلی چاکە و خراپەیە، دەتۆش زمانت مۆرێکی لێ بدە هەروەک چۆن مۆر لە زێڕ و زیو دەدەیت، تەنها بۆ چاکە زمانت بەکار بهێنە. کوڕی خۆم سەربەرزی بۆ ئەوەی دنیا سەری لێ نەشێواند و لە خۆی بایی نەبوو ڕۆژی قیامەت پەشێمان بێتەوە. ئەی کوڕی خۆم یەکەم شت کە بە کەڵکت بێت و ڕزگارت بکات دوای باوەڕ بەخوا هاوڕێی چاکە. بەڕاستی هاوڕێی چاک وەک دارخورما وایە، یان لە سێبەرەکەی دائەنیشی یان لە بەرە شیرینەکەی ئەخۆی یان سوود لە لقەکانی وەرەگریت. کوڕی خۆم گوێڕایەڵی خوا وەک بازرگانی وەربگرە، قازانجێکی زۆر دەکەیت بەبێ کەلوپەل لە خوا بترسە. با خەڵکی وا تەماشات نەکەن کە تۆ لە خوا ئەترسی تا ڕێزت لێ بگرن و دڵیشت بێ ئاگا بێت. کوڕی خۆم ئومێدت ئەوەندە بەخوا هەبێت کە لە سزای ئەمین نەبی، ئەوەندەش لی بترسە کە لە بەزەیی و ڕەحمەتی نائومێد نەبی. وتی باوکی گیان چۆن ئەتوانم ئەوە بکەم لە حاڵێکدا کە من دڵێکم هەیە؟ وتی کوڕی خۆم بەڕاستی مرۆڤی باوەڕدار خاوەنی دوو دڵە، دڵێک کە ئومێدی بەخوایە، دڵێکیش کە ترسی لە خوایە. کوڕی شیرینم بەڕاستی نمونەی ئەوانەی کە یادی خوا ئەکەن و ئەوانەی کە یادی ناکەن وەک ڕووناکی و تاریکی وایە. کوڕم ئاوات بە کەسێک مەخوازە کە خوێنی باوەڕداران ئەڕێژێت، ئەو کەسە لای خوا بکوژێکی بۆ هەیە کە نامرێت. کوڕی خۆم بۆ ئەوە زانست فێر نەبی کە خۆتی پیاڕادەی بەسەر زانایاندا و دەمەقاڵی پێ بکەی لەگەڵ نەفاماندا و خۆتی پێ دەربخەی لە ناو کۆڕ و کۆبوونەوەکاندا، وازیش لە فێربوونی زانست مەهێنا لەبەر زوهد تیایدا و حەزکردنت لە نەفامی. کوڕی خۆم لەبەر سێشت فێری زانست مەبە و لەبەر سێشتیش وازی لێ مەهێنا. فێری مەبە بۆ ئەوەی دەمەقاڵی پێ بکەی یان شانازی پێ بکەی یان خۆتی پێ دەربخەی و وازیشی لێ مەهێنا لەبەر زوهدت بۆی یان شەرمکردنت لە خەڵکی یان ڕازیبوونت بە نەفامی. کوڕی شیرینم دەمەدەمێ لەگەڵ زانایاندا مەکە چونکە لەسەریان قورسە و متمانەت لایەن نامێنێت، دەمەدەمیش لەگەڵ نەزاناندا مەکە چونکە کاری ناشیاوت بەرامبەر دەکەن و جوێنت پێدەدەن، بەڵکو ئارامگر بە بەرامبەر ئەوانەی کە لە زانستدا لەسەر و خۆتەوەن و ئەوانەشی کە لە خوار خۆتەوەن، چونکە کەسێک دەگات بە ئاستی زانایان کە ئارامگر بێ بەرامبەریان و هەمیشە لەگەڵیان بێ و بە نەرم و نیانی زانستەکان لێوەربگرێ. وتو فندكاني لقماني حكيم کوڕی شیرینم یەکەم شت کە پێویستە لەسرت ئاگاد لی بێت نەفستە. بەڕاستی هەموو نەفسێک ئارەزووی هەیە، ئەگەر گوێت بە ئارەزوەکانت نەدا ئەوە سنوور دەبەزێنیت،
بەڕاستی شەهوەت و ئارەزوو لە دڵدا شاراوەیە وەک شاراوەیی ئاگر لە بەردا. ئەگەر دابگرسێت دەردەکەوێ و ئەگەر داژنەگرسێت هەر شاراوەیە. کوڕی شیرینم، کاتێ سەفەر دەکەی وریا بە لەسەر وڵاخەکەت خەوت لێ نەکەوێت، چونکە زۆر خەوتن بەسەر وڵاخەوە دەبێتە هۆی بەربوونەوەت لەسەری. ئەگەر لە شوێنێک لاتدا لەوەڕی باش بوو لی گەڕێ با تێر لەوەڕ بێت، وڵاخەکەت لە پێش خۆتدا تێر و پاراو بکە. ئەگەر سەفەرەکەت دوور و درێژ بوو لە شەودا بکەوەڕێ، چونکە لە شەودا ڕێگە کورت دەبێتەوە. ئەگەر لە ڕێگە لاتدا بۆ پشوو لە قەراغ ڕێگەلا مەدا، چونکە شوێنی مار و دڕندەیە. لە شوێنێک لابدە کە خۆش بێ و گڵەکەی نەرم بێ و لەوەڕی زۆر بێ. کاتێ لە سواری وڵاخەکەتدا ئەبەزی بۆ پشودان، پێش ئەوەی دابنیشیت دوور کات نوێژ بکە و ئینجا بڵێ خوایە لە شوێنێکی پیرۆز دام بەزێنە. ئەگەر ویستت خۆت خاڵی بکەیتەوە لە دووری ڕێگەدا بنیشە و خۆشت داپۆشە. کاتێ ئەو شوێنەش بەجێ دێڵی دوور کات نوێژ بکە و سەلام لەو خاکە و دەوروبەری ئەو شوێنش بکە، چونکە هەموو خاک و زەویەک فریشتەی لێیە. کاتێ ویستت بەلای دەشتێک یان دۆڵێک یان چیاکدا تێپەڕی زۆر یادی خوا بکە، چونکە دەشت و چیاکان هەندێکیان بانگی هەندێکیان دەکەن و دەڵێن ئایا ئەمڕۆ کەسێک بەلاتاندا تێپەڕیوە یادی خۆی کردبێت؟ ئەگەر توانیت نان نەخۆی تا خێری لێ دەکەیت بیکە. هەر کاتێ لە سەفەردا بوویت یادی خوا بکە. ئەگەر بە ڕۆژوو بوویت تەسبیحات بکە. ئەگەر بەتەنیا بوویت دوعا و نزا بکە. نەکەی لە سەرەتای شەودا بکەویتە ڕێ بۆ سەفەر، هەوڵ بدە لە ناوەڕاستی شەو و کۆتاییەکەیدا لە ڕێگە پشوو بدەیت. نەکەی لە کاتی سەفەردا دەنگ بەرز بکەیتەوە مەگەر بۆ زیکر و یادی خوا. با لە سەفەردا شمشێر و کەوانەکەت پێ بێ و دەرمانیش لەگەڵ خۆت ببە بۆ ئەوەی هاوسەفەرە نەخۆشەکانت سوودی لێ ببینن. لەگەڵ هاوسەفەرەکانتدا لە هەموو شتێکدا لەگەڵیاندا کۆک بە کە لە خوات نزیک بخاتەوە و لە تاوانت دوور بخاتەوە. ڕووخۆش بە لەگەڵیاندا. ئەگەر شتێکیان پێویست بوو بەشیان بدا. کاتێ بانگیان کردی وەڵامیان بدەرەوە. کاتێ داوای یارمەتیان لێکردی یارمەتیان بدا. کاتێ داوای شایەتی حەقیان لێکردی شایەتیان بۆ بدا. بیرڕاد لەگەڵیان ئاڵوگۆڕ بکە. ئەگەر بینیت ئەڕۆن تۆش لەگەڵیان بڕۆ، یان ئەگەر ئیشێکیان ئەکرد یارمەتیان بدا. ئەگەر شتێکیان بەخشی تۆش لەگەڵیان ببەخشە. گوێ لە کەسانی خۆت گەورەتر بگرە. ئەگەر ڕێگەتان لێ تێکچوو بوەستن، ئەگەر دوودڵ بوون لە مەبەستی سەفەرەکەتان ڕاوێژ بکەن. کوڕی خۆم، بەڕاستی چڵەپۆپە و لووتکەی گەورەی و ڕێز لە دنیا و دوا ڕۆژدا عەقڵی چاکە. کاتێک بەندا عەقڵی چاک و جوان ئەبێت هەموو ناتەواویەکانی بۆ ئەپۆشێ و یەکسانی بەرپا دەکات و پەروەردگاریشی لێ ڕازی دەبێت. مرۆڤ ئەوەندەی لە عەقڵ بەسە کە خەڵکی لە خراپەی بێوەی بن. کوڕەکەم، ئەگەر لاڵێکی ژیر بیت چاکتر لەوەی قسەکەرێکی نەزان بیت. هەموو شتێک بەڵگەی هەیە، بەڵگەی ڕێنیشاندەریش هەڵسوکەوتە، بەڵگەی هەڵسوکەوتیش بێدەنگیە. ئەوەندە نەفامید بەسە خەڵکی لە شتێک قەدەغە بکەیت خۆشت بیکەیت. کوڕی شیرینم، تکایە خۆت لە زۆر خۆری بپارێزە، چونکە زۆرخۆری نزیک لە نزیک دوور دەخاتەوە و دانایی ناهێڵێت. کوڕی خۆم، خۆت لە تووڕەیی بپارێزە. بەڕاستی تووڕەیی لە ناوبەری دڵی مرۆڤی بەڕێزە. کوڕی خۆم، خۆت لە تەمەڵی و بێزاری بپارێزە، چونکە ئەگەر تەمەڵ بیت هیچ مافێکت پێ نادرێ. ئەگەر بێزاریش بیت لەسەر حەق ئارام ناگری. کوڕی شیرینم، خۆت لە خراپە بپارێزە، ئەویش خۆی لێت بەتورەگرێت، چونکە خراپە بۆ خراپە دروست کراوە. کوڕی خۆم، با تەنها پارێزکاران نانت بخۆن، لە کارەکانیشتدا ڕاوێژ بە زانایان کە. کوڕی خۆم، من هەرگیز لەسەر بێدەنگی پەشێمان نەبووم، چونکە ئەگەر قسەکردن زیو بێت بێدەنگی زێڕە. کوڕی خۆم، ئاگاد لە دەریا بێت کاتێک کە زۆر دەبێت، ئاگاشت لە پاشا بێت کاتێک تووڕە ئەبێت. کوڕی خۆم، ڕێگری لەو بکە کە لە زارت دەرەچێت. پێویستە لەسەرت قسێک بکەیت کە سوودت پێ بگەێنێ.